سفلێتە قوژێنەوە زۆر حەزیەتی بەدە عەفو زۆر داوای لێ بوو لای بەکار بوو سەر لە سەرەتا ئەڵڕۆین بڕ قربانی کەسێب کە بە قوربانی نەبی بێ وەک بەندە سەیی دەرگەهی شاهی عەرەبی بێ شاهي عربي يعني قريشي نسبي بي جري بدو أبروي جنرا يا شمانا ليل 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 سيا شمانا ليل 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 يا بير أمانا مجربي كمين آوار ليل وآوار داني شوشاري رسول الله بميلي أي خزاني هاستي يخوابي كميلي مزين الشاي جنبانا كم تويليلي أي بابراستي أمشوا بك مين هوار ليلي وهامار ليلي سيا جمانا ليل 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 يا نبي أمانا أمشوا بك مين هوار ليلي وهامار وجدان عزيزكم وليلي بغير عاري بغانكم وليلي خوابتو يدا عزيزم وليلي بغير عاري رسول الله بميلي هر لا يقبلت عزيزكم هوليلي يا نشير الباري أمشوا بك ميل هوار ليلي وهامار ليلي سيا شمانا ليل 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 أمان 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 أمانا تخوى بك ميل هوار ليل هوار ليل هوار ليل مامۆستا گیان گەورە کردین دەست خۆش بێ ڕادیۆکەمانە پیرۆز کرد بەڕاستی ڕادیۆی گەڕیان ئێمە ڕۆژانە هەوادارەکانی شایەتن ڕۆژانە ئێمە بەرهەمەکانی بەڕێز بەرهەمە ئاینیەکان سرود ئاینیەکان ئەوەی بەڕێز لەگەڵ کاگویلار کەیوانی و ئەوای کە لە هەر شوێنێک شتێکە دوت بێ ئێمە لێرە بەخشێکەکەی سڵاو بۆ ئەم جەنابتان هەملایەنگەرانی جەنابتان بۆ ڕێز و حورمەت بۆ ئەو بڵاوکردنەوەی ئەو دەنگ و نەشیدانەوە ئەو
خزمەتە کە بە فەرهەنگی کوردی ئەەکەن بە ئەدەبیاتی ئەەکەن بە شعری ئەەکەن بە موسیقای ئەەکەن بە نەغمەی ئەەکەن بە مانەوەی نەغمەی ئەەکەن هەتایە نەغمەی کوردەواری لە دڵی ماڵ و مناڵمانە ئەبێ بمێنێت بۆ مێژوو ئەبێ بمێنێتەوە کە کورد دەوڵەمەنە لە هەموو شتێک. ئێمە پێمان وایە ئەم سروتاییانش بەشێکی دانەبڕاوە لەو فەرهەنگی کورد لەبەرەوە خزمەتێکین. بە تاکید زۆر سپاس بۆ تۆ گەورە کردین. سپاس بۆ ئێوەش.